عەبدولڕەحیم ماوەی 17 ساڵە لە هەڵەبجە پێشەی سکرابچی ئۆتۆمبیلە. ئەو نیگەرانە لەسەر شەقامەکانی شارکار دەکات و دەڵێت حکوومەت 12 ساڵە بەڵێنیان پێدەدات ناوچەی پیشەسازیان بۆ دروست بکات، بەڵام تا ئێستا دروست نەکراوە. ئێمە وەکو پیشەوەرانی هەڵەبجە سەناعەمان نییە، شوێنمان نییە. یەینە ئەم سەرجادەیە ئەم سەرجادە جەناب وەگەر پیشانی بێ ئێستا من پێم ناخۆشە ئاوایە. هەمومان ئاواین، ناڕەحاتین. مەسەلەن دراوسیەکەم ئەو هەمومان سەناعەیەکمان نییە، شوێنێکمان نییە. لەگەڵەوە ئەگەر تۆزە جادەکەیش پیس بێ خۆتەزانی ئیشی پیشەوەر جادە پیسەکەی، شۆستە پیسەکەی، خەڵک ئیزعاجە بێ، شوێنێکیش نییە بۆی بڕۆین. ئەڕۆی دوورەکەویتەوە چیت نزیکی ماڵ و عایلێ بیتەوە، هەم عینە نشت محکەمە و پۆلیس و شورتەکەنە سەرک کاکەمە ناو عایلەیە بۆ فیتەری نابێ. شوێنەکەیان دیاری کردووە، بەڵام کۆمەڵێک ماوە وەکو قیرتاوکردن و وەکو چۆن بڵێ ئاوەڕۆ و مزگەوتێک یان مەتەعەمێک شوێنە چکە دووری شارە تا ئێستاوانە جێبەجێ نەبووە، وعدو بەڵێنەکەشیان نەبردە سەر. سەرۆکی شارەوانی هەڵەبجە ئاماژە بۆ دەکات تا ئێستا کێشە و گرفتی سەرەکیان بۆ ناوچەی پیشەسازی ئەوە بووە نەیانتوانیوە کۆنکرێت و قیری بکەن، بە دوو قۆناغ دەستیان بەو خزمەتگوزاریەش کردووە. ئەگەر چی پرۆژە خزمەتگوزاریەکانی ئاو کارەبا و ئاوەڕۆی هەبووە، بەڵام نەمانتوانیوە کە کۆنکرێت یاخۆ قیری بۆ بکەین. خۆشبەختانە ئێستا کۆنکرێتکردنەکەی بەشێکی کەوتێتە بواری جێبەجێکردنەوە کە بودجەکەی لەلایەن پەرەپێدانی پارێزگاکانەوە دابین کراوە. هەروە شارەوانی لیژنەی هونەری سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە سەرپەرشتیەکات دەست بەکاربوون و خۆشبەختانە قۆناغی باشی بڕیوە لە بیدایەتان تەقریبەن ئەتوانە بڵام نزیکەی 15 ڕۆژە دەست بەکاربوون و قۆناغی دووهەمیش دیارە بودجەیەک لەلایەن حکوومەتی فیدراڵی ناوەندەوە دابین کرابوو لە ڕێگەی ئاوەدانکردنەوەەوە. وەزارەتی تەعمیر و ئیسکان پێم وایە نزیکەی ملیارێک دینار بوو، دیارە دوای وتوێشکردن لەگەڵ دیوانی پارێزگایە بۆ قۆناغێکیشمان برێک لەو پارێدانراوە بۆ ناوچەی پیشەسازی هەڵەبجە. پیشەوەران لەسەر شەقام و لە شوێنە گشتەکان کارەکانیان دەکەن. ئەوەش بووە مایی بێزاری بۆ هاوڵاتیان و سیمایەکی ناشارستانی بە کوچە و شەقامەکانی شار بەخشیوە. وەک خۆشیان دەڵێن ئەوانیش لەگەڵەوەدان بگوازرێنەوە ناوچەی پیشەسازی و گشت پیشەوەران کۆ بکرێنەوە، بەڵام خزمەتگوزاریەکانی بۆ دابین بکرێت کە ماوەی 12 ساڵە حکوومەت نەیتوانیوە تەواوی بکات و ئامادەی بکات بۆ پیشەوەران. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.